مرۆڤ ئەگەر بێ ئامانج بی لە ژیان چی بەسەر دێتن؟ ینی مەبەستت ینی ئەگەر مرۆڤ هیچ ئامانجێکی نەبی لە ژیان فەشی نەبیتن باش ئەگەر مرۆڤ ئامانجی نەبی لە ژیان سیرکە وەکو چی وایە وەکو مەسەنە بینە بەر چای خۆت یاریزان تۆپانێ دەکە باشە تۆپان دەکەن ئەگەر گۆڵەکان هەڵگرین گریمان گۆڵەکانمان هەڵگرت ئەو دوو فەریقا ئەو دوو تیپە چۆن یاری دەکەن هیچ چونکە لەبەرەوەی گۆلی تێدانە لەبەرەوەی نازانن بەرەو شوێ بڕۆن هەر ناچارن تۆپەکە لەو سەردەستە و سەر لەو سەردەستە و سەر نازان چی لێ بکەن لەبەرەوەی ئامانجی نییە سەر لێ شێواو دەرەچن ناچارن ئەوانە وەکو ئەسپیهار هەر بە دەوری خۆیاندا دەسوڕێنەوە وایە جا ئەوەیە گرنجێکە لەوەدایە کە تو ئەگە ئامانجت هەبوو گۆڵەکانت دانا ئەو گۆڵانە وەکو ئامانجی ژیانی ئینسانوان ئەگەر ئەو گۆڵانت دانا ئەتوو دەزانی بەرەو چێن دەڕۆی ئەگەر ئامانجت نەبی سەر لێ شێواو دەبی خۆشت نازانی بەرە ئەو ژیانە بەرەو کوێ دەڕۆی